كلمة وايتيا يعني بروكا برنا for example perhaps من خم لاني perhaps زانم بس أو تعبينه لي maybe نازانه maybe perhaps أو ثوانية بقى من الرجال لي maybe وايا بیکەتی سۆڤێت هاوکار بۆ بەدامەزراندنی کۆمارەکە بەڵام دواتر هاوکارەکانی ڕای منطقي سليمانية لا قطاع منطقية دەربەندی خانمان بەسەر کردەوە لە نزیکەوە گوێ دەگرین لە کێشە و گرفتەکانی پەروەردە لەو سنوورە دوو باڵەخانەی قوتابخانەمان کردەوە سەرایە بارودۆخی دارایی هەرێمی کوردستانەوە دەستکەوتێکی زۆر گەورەیە بۆ پەروەردە ئەو دوو باڵەخانەیە کولفەکەی زیاترە لە ملیارێک و 700 میلیۆن دینار و ژمارەیەک خانەنشین کە خزمەتێکی زۆریان کردووە لە بواری جیازیا لەلایەن پەروەردەی خانەقین لەلایەن پەروەردە دەربەندی خانەوە ئامادە کرابوون ئەوانش ڕێزیان لێگیرا لەگەڵ دوو خوێندکار کە لە ئاستی لە تاقیکردنەوەی ئۆلۆمپیاتی زانستی باشترین نمرەیان بەدەستهێنا بوو ئومێدەوارین کە خوێندن دەستی پێکردەوە لەو سنوورە لە ماوەی دادێ یان لە ساڵی دادێ ئێمە بتوانین بە گوڕوتینێکی تر خزمەتی پەروەردە لەو سنوورە بکەین. ئەمڕۆ بەڕێز وەرزی پەروەردە لەگەڵ هەردوو بەڕێزان مامۆستا کەس و مامۆستا زیاد ڕاوێژکارانی وەزارەتی پەروەردە سەردانی پارێزگای سلێمانیان کرد و لەوێ چوونە دەربەنی خان دوو قوتابخانە کە بە گوژمەی ملیارێک و 700 میلیۆن دینار کردمانەوە تەواو بوون و قوتابیان سوودیان لێبینیوە دەرسیان تیاخێن و مەراسیمی کچمان ساز کردبوو بۆ 8 کارگوزار و پاسەوان و مامۆستای خانەنشینی لەگەڵ دوو خوێندکاری سەرکەوتووی قەزای دەربەنی خان و کۆبوونەوەیەکمان ساز کرد لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگەکانە بۆ گوێمان لە کەم و کورتی و داواکاریەکانیان کرد و تاکیدمان کردەوە لەوەی کە ئێمە ڕاستە قەیرانی داراییمان هەیە بەڕام پرۆسی پەروەردە گرنگە و بە خۆشحاڵیەوە ئەوەی داوایان کرد ئێمەش درکمان پێ کردووە خۆشمان هەمان معاناتی مامۆستانی وەڕێزمان هەیە دواتر گەڕاینەوە سلێمانی چەند خوێندنگە و قوتابخانەیەکمان بەسەر کردوێتەوە و ئەو خوێندنگە و قوتابخانانەش یەکە داواکارییانە بێ لەگەڵ لە بەڕێز وەزیری پەروەردە ویان دەسەڵاتی ئێمەنەوە بێ بە خۆشحاڵیەوە ڕەزامەندی نیشاندا و هەفتەی ئایندە ئینشەڵا ڕەزامەندیەکە ئەگاتەوانێ و پێداویستەکانیان بە دابینەکەین ئەوەی داوایان کردبوو.